وەزارەتی تەندروستی دوای گفتوگۆکردن و ڕاویشکردن بە سەندیکاکان پرۆژەیەکی ئاراستەی پەرلەمان کردووە لە ڕێگای سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە. پرۆژەکەی بە ناوی دروستکردنی ئەنجومەنی پزیشکی دیارە بە بۆچوونی وەزارەتی تەندروستی و خودی وەزیری تەندروستی سەندیکاکان سەرکەوتوو نەبوونە و کردویانە بە سندیکایەکی حزبی و ماوەی 15 ساڵە نزیکەی 15 ساڵە کۆنگریان نەبەستیوە. پێی وایە کە لە زۆرێک لە وڵاتانی دنیاش ئەم گۆڕانکاریە کراوە بووە بە ئەنجومەنی پزیشکی. ئەو ئەنجومەنە پزیشکیە کۆکو بەشێک دەبی سەر بە وەزارەتی تەندروستی دەبێ و بەڕێوەبەرێکی گشتی دەبێ و لەگەر سندیکاکان نوێنەریان دەبێ هەر لە هەر سندیکایەکە. ئێمە وەکو لێژنەی تەندروستی وامان بە باشزانی کە دانیشتێکی سێقۆڵی ئەنجام بدەین لە چکە سندیکاکان کۆمەڵی سەرنج و تێبینی و داواکاری خۆیان هەبوو بە ئەمەدەبوونی وەزیری تەندروستی بۆ ئەوی داواکاری هەردوو لەبەرچاو بژیرێ ئینجا راپۆرتی کۆتایی پێشکەش بکرێ بە هەماهەنگی لەگەر لێژنەی یاسایی و پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان بکرێ بۆ خوێندنەوەی دووەم.